بینەرانی خۆشەویست گەڕامەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی ئاخرین بەشی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشەدا هومایونی گودازگەر ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزب حکمەتیمان لەگەڵەوە توێژ دەکەین سەبارەت بە فەقر و بێکاری لە جامعەی ئێران. پێشەوە پرسیارەکانم ئاراسته بکەم. هومایونی گودازگەر بەدەنگی مێبیسی بەخێرێ بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاسان دەکەم من دوونەبوونیەکەم لە ئێوە و هەروەها ڕێز و سڵام هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆن پەرتۆ. ممنون بۆ تۆش کە داوەتەکەمت قبول کرد. هومایونی گودازگەر وەکو ئاگاداری جامعەی ئێران بەهۆی حاکمیەتی ضدی خەڵکی جمهوری ئیسلامی لە بێکاری و هەژاری و نەداریە غەرق بووە و ئاماری بێکاری ئەگەر سەرانگشتی حەسابیکەین 40% 38% 40% و کۆمەلگا لە بینی سنینی 15 تا 35 ساڵە بێکارن. هۆی ئەم وەزیەتە باتە وەزی بەم هەموو سەروەت و سامانەیە و کۆمەلگا ئەم هەموو بێکاریە و ئەم دەرسەدە بێکاریە هۆی چییە؟ هەموو کەس ئاگادارە کە بێکاری و فەقر و هەژاری لەوانەیە تایبەتی ئێران نەبێت و لە زۆربەی وڵاتانی دنیای هەر وجودی بێت و بتوانێت ئەموسی لەسەردا بنێ. هەر کام لەمانە دیارە تێڕوانین و تەحلیل و دەلیل و هۆی خۆی هەیە کە ئەبێ بەجیا باسی لێ بکرێت. بەڵام تاوجێکە هەڵەگەرێتەوە بە ئێران و جامعەی ئێران بەداخەوە یەکێک لە ئەو وڵاتانەیە کە تیا فەقر و بێکاری و هەژاری و تەنگدەستی ملیۆنها نەفەر مردن بێدا دەکات. ئەگەر تماشای خودی ڕسانەهای جمهوری ئیسلامی بکەینیسە لە ئۆپۆزیسیۆن بگەڕێن یا لە ئەوانەی کە نەیاری جمهوری ئیسلامیە بگەڕێن، تەنانەت لە ئەوەیشا ڕادە و ڕێژەی بێکاری و فەقرەکە ئەوە زۆرە کە ئەوانیش ناتوانن بە ئیسڵاح چاوی لەسەر بنوقێن و باسی نەکەن. لە هەموو شوێنێکەوە لە هەموو کون و قوشبنێکی ئەو جامعە و داوێسە دەرەوە و هەموو کەس ئەیبینێ. دەرەجەی بێکاری وەک ئێوەش باستان کرد لە ئێران ها لە ڕوتبەیەکی زۆر بانە بەداخەوە. جمهوری ئیسلامی لە ڕۆژی هاتنە سەرکاریەوە شتێکە ئەهمیەتی پێ نەداوە ژیان و بژیوی جامعە بووە. خدمەتگوزاری و بە ئیسڵاح خزمەتکردنی جامعە بووە و باشکردنی ژیانی خەڵک بەتایبەت خەڵکی کرێکار و زەحمەتکێش بووە. زیاتر خەریکی ئەوە بووە کە بەرامبەرکێ بکات لەگەڵ خەڵکی کاکە کە لە هەر ڕۆژی ئەوڵەوە بە ئیسڵاح بەرامبەری ڕاوەستاون و توانێ ئێمە جمهوری ئیسلامیمان ناوێ. عموم ئەگەر حسابیکەین زیاتر لەباری ئەمنیەتیەوە تماشاکردن و تێڕوانینێکی ئەمنیەتی نسبەت بە جامعە بووە، ئەویش بە حەق لەلایەن خۆیەوە بۆ ئەوەی کە بە ئیسڵاح جامعە هێشتانی قبوڵی نەکردووە هێشتا ئیسیچ دوێن 43 ساڵ. ئێستا کە ئیمڕۆ وەزعەکە زۆر فەرقەکە زۆر تونوتیشترن بە ئیسڵاح بەرامبەر بە جمهوری ئیسلامی. بەڵام هەر لە ڕۆژی ئەوڵەکانی هاتنە سەرکاریەوە ئەولەویەتی ئەوە کە فەقر و فائقە لە جامعانەیە ئەوە کارزانی بێ، ئیسە کارزانی نەبێ بەر بە گرانی بگرێت، ئەوە کە بەر بە ئەوە بگرێت کە بێکار کەم بێت و بە ئیسڵاح شغل پیاکە و یا سازماندانی اقتصاد و بە ئیسڵاح بە تۆری کولی ئۆکۆنۆمی جامعە. جمهوری ئیسلامی ئەسڵەن جزء ئەولەویەتەکانی فرە خوارەوەی بووە و یا کەمترین ئەهمیەتی پێداوە لە هەموو بابەتێکەوە لە تەواوی دەورانەکانە، لە تەواوی ڕیاسە جمهوریەکان و انتخاباتەکانە و لە عمری 43 ساڵەی ڕابردووی خۆیان وە کەمترین ئەهمیەتی بووە کە بژیوی خەڵک، بژیوی جامعە و یا سەدحی معەنێک لە ڕفا لە نێو جامعەدا بمەرزێنێ. ئەمە یەکێک لە دەلیلە ئەسڵیەکانیە کە جمهوری ئیسلامی زیاتر تماشاکردنێکی سیاسی نسبەت بە جامعە بووە تا ئەوە کە دەستپێکەری بەعزە کارگەرێ بێ، هەرچەند کە ئەم ئەولا یا ئەمجار و ئەوجار تێکۆشیوە بۆ ئەوە کە بە ئیسڵاح نەزم و نەسەقێکی اقتصادی دابمەرزێنێ بەرامبەر بە بێکاری کارهایە بکات و ئەمانە. بەڵام بە تۆری واقعی هیچ کام لەمانە جدی نەبوون، نە لەباری اقتصادی بوجەوە، نە لەباری دامەرزانی شغل و بە ئیسڵاح اقتصادێکی بنەڕەتیەوە کە لە هەموو جامعەیەکە لازمە. ئەمەی نەکردووە ئەولەویەتی چگەرێتر بووە کە مربوطەوە ئەوێتەوە بە مانەوەی خۆی، دەسەڵاتی خۆی و هەروەها کە هەموو کەسیش ئەزانێت فەساد و دزی و حیف و میلکردن لە نێو جمهوری ئیسلامیە ئەم دەوڵەت بۆ ئەو دەوڵەت دەست بەردەست گەڕاوە. ئەوە کە خانەوادەی خۆیان دەست و پەیوەندەکانیان ئەوەی کە هەڵەگەڕێتەوە ناو ئەو قشر و جەماعەتە و حاکمیەتیان بەدەسەوەیە، دەسەڵاتیان بەدەسەوەیە، ئەوەی تر شتێنیە ئێمە گەرەکمان بێ ئەفشاگەری لەسەر بکەین
تەواوی دنیا ئازانەیە کە بەشێکی زۆر لەو سەروەت و سامانە کە ئەکرا خەرجی فەخر و هەژاری جامعە بکرێ، خەرجی ئەو شاغڵەکان بکرێ، خەرجی دروستکردنی شۆڵ بکرێت، خەرجی بێکاران بکرێت و بیمێ بێکاری بکرێت، هەموو ئەوانە تاڵان کراون وها بەدەست قشرێکی معەیەن و ئەقەلیەتەوە کە حاکمیەتی جمهوری ئیسلامیان بە ئیسلاح بەدەسەوەیە. مەسەلەیە ترکە هەیە ئەوی شەوەیە کە خەڵک احتمادیان بە جمهوری ئیسلامی هەر لە ئەوڵەوە نەبووە و بەرامبەری هەمیشە معتەرز بوون و جمهوری ئیسلامی لەمە ترساوە زیاتر سعی کردووە کە ئەم بێکارانە یا ئەوانەی کە داوای بژیوی ژیانەکەن داوای ئەوواکەن کە تیکەیەنانێ لە سفرەکەیانەبێت زیاتر پاشەکشیان پێ بکە، دەستیان پێوە بێ، سەرکوتیان بکە، بیان خاتە زیندان، نازانم تەلەفۆنیان بۆ بکات، هەڕەشەیان لێ بکات، نازانم بە 1001 بشتر و بۆ ئەوە کە بەرپەش ئەمە بداتەوە تەنیا هەڕەشەی نەکردووە، ئۆرگانهایەکی دروست کردووە، سازمانهایەکی خۆی دروست کردووە کە لە واقعا لە جیای ئەوە کە سازمانهایە بێکە بگا بە بێکارانە، بگا بە خەڵکاکە بە ئیسڵاح دەرامەدێکیان نییە بۆ ژیانی خۆیان، زیاتر کردویان نیە بە ئیسڵاح پەیوەندی خۆی، زیاتر کردیانەسە هەڵقەڵی گوێی خۆی، زیاتر کردیان نیسە وابەستەی خۆی بۆ ئەوە کە بازم بتوانێت دەسەڵات و قدرەت و نهادەکان خۆی ڕابگرێت. ئەمە بۆ سەبایز ئەوە کە بەتایبەت لە جمهوری ئیسلامیە فەخر و هەژاری و بێکاری وەسعەتێکی زۆر زۆرتری بێت تەنانەت لە دەوڵەتانی تری ئەو منتەقە، چونکە هەر دەوڵەتێک و هەر منتەقەیەک بۆ خۆی ئەرزیابی ئەکرێت. لە ئێرانە سەروەت زۆرە، داهات زۆرە، قدرەتی ماڵی بە تەوری واقعی زۆرە، بەڵام ئەوەی کە بە ئیسلاح لێرە منیش باسم کرد ئەولویەتی جمهوری ئیسلامی بۆ خەرجکردنی ئەم سەروەت و نەعمەت و داهاتی جامعە شتگەرەترەوە جوابی خەڵکی هەژار و فەقیر و بەتایبەت لێرە بێکاران کە مەوردی باسی ئەمەیە ناداتەوەوە هەر بەم دەلیلە نێتوانی وەدا ئیسا هیچ چارەیە بکا بۆ مەسلەی فەخر و هەژاری و بەتایبەت بۆ ڕێژەی بەرزێ بێکاری وا لە ئێران وجودی سپاس بۆ تۆ گاتان ئەومانی وگدادگەر وەکو بۆردی ئیشارەت پێکرد و خەڵکی ئەو کۆمەلگای ئێران بەڕێگ و پێستیان و ئەمە دەرکەکەن و دەزانن لە تێی زیاتر لە 4دا حاکمیەتی جمهوری ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ ژیان و وەزیەت و گوزەرانی خەڵک بەرەو خراپتر و خراپتر چووە و ئەمەدی چاوەڕوان ناکرێت لە جمهوری ئیسلامی هەنگاوێکی مثبەت لەم بابەتەوە هەڵگرێت. کولەن ئەم وەزیەتی بێکاری و فەقر و فەلاکەتە بەڕای ئێوە چ تەئسیرات و ڕەنگدانەوەیەکی لەسەر کولی کۆمەلگا و لەسەر ژیانی دانە بە دانەی خانەوادەی ئەو کۆمەلگا تاسییر دادەنێت؟ تەحمیلی فەقر و بە ئیسلاح ئەوەی کە ئێمە ئەیبینین لە نێو جامعەی ئێرانە بەڕاستی جەرگی هەر بنیامێتەوێتە ئێش. ئەکسەریەتی خەڵکی هەژار و فەقیر لە شرایەتێکە ئاژین کە ئێمە خۆمان ئەیبینین. تماشای تەنانەت ڕۆژنامەکانی جمهوری ئیسلامی کەن پڕیە لە باسی مەشەقەت و لە باسی بێدەسەڵاتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش. هەموو کەس ئەبیسێ هەموو ڕۆژێ، شاید ئیسا هەموو ڕۆژێنە هەموو هەفتەیە کە لە فڵان شوێنە باوکی خانەوادە لەبەر خاترەوە کە نەیتوانی بژیوی خانەوادەکەی بەڕێوە بەرێت لە فڵان شوێنە خۆی هەڵقاوێز کردو خۆی کوشتووە، فڵان کەس خۆی سووتانووە، یا لە فڵان شوێنە باسی ئەوە کرێت کە جەنایەت لە نێو جامعە زیاد ئەبێ، دزی زیاد ئەبێ، درۆ و ناسادەقی زیاد ئەبێ. هەموو ئەمانە ئەتوانێت پایەی ئەو فەقرە مادیە بێ کە جزو بە قەوڵی ئێوە تەبعات و نەتیجەی بێکاری و فەقر و هەژاریە لە نێو جامعە. ئەو فەقرە ئێستا جۆرێکە کە تۆ لەگەڵ هەر کەسێ لە نێو جامعە قساکەی بەدەستی و داودیلایە. گرانبوونی ڕۆژ لەسەر ڕۆژی شتومەک و پێداویستیەکانی خەڵکی تر ئەوە با بێسێک کە هەموو کەس ئەزانێت کە ساڵ بە ساڵ و تەنانەت مانگ بە مانگ ئەو قیمەتانە تەغیرەکەوە هیچ کەسی هیچ کنترۆڵێکی بەسەرەوە نییە. لەو لاکێترەوە خەڵکی بێکار تەنیا ئەبێت ماشای ئەو شتانە بکەن کە لە نێو بازاڕانکانە هەیە. ئێوە لەگەڵ هەر کەسێک قسە بکەن بەتایبەت لێ ناو ملیۆنها خەڵکی کرێکار و زەحمەتکێشە داستانی زۆر ڕەمەنگیزی هەژاری و نەداری خۆیان هین مناڵەکانیان هینەوە کە پێداویستی لیباس و شتومەک و ئیسا خواردەمەنی سادە وەکو نان کە جار و بارگرانە بێ ناتوانن تەمین بکەن. تماشای مناڵەکانیان بکەن، تماشای مەدرسە و پۆشی مناڵەکانیان بکەن، تماشای ئیدامە تەحسیڵ مناڵەکانیان بکەن. هەموو ئەمانە نەتیجەی ئەو بێکاریە وەسیعەیەکە فەقرێکی یەکجار گەورەی بەربەڵاوی لە نێو جامعەی ئێرانە بە ئیسڵاح خستووە بەسەر کۆمەڵانی خەڵکە.
جگە لە ئەمانە جوانانێکە تەنانەت بڕێکیان بە هەر مەینەت و بەربەختیە بێت تەحسیڵێکیان کردووە مەدرێکێکیان بەدەستێناوە ناو پیادە ڕەوی شارەکان پڕ و جم ئەخوا لە بێکاران و جوانانێکی بینی 25 و تا 35 ساڵ و یا 20 ساڵ بەرەوژوور کە بێکار و بێ ئاسۆ ئەخولێنەوەوە نازانن ئایندەیان چی پێێت هەم لەباری شخصی و تەشکیلی زندگی و نازانم ئەوەی کە هەڵگرێتەوە بۆ پێداویستەکانی شخصی ئینسان هەم لەباری ئەوە کە لە ئایندام چۆن گەرەکیان بێژیانی بۆ خۆیان دروستکەن لە هەموو بارێکەوە هەن لە حاڵەتێکی بنبەست و حاڵەتێکی ناومێدی بە ئیسلاح ئەمە جزء ئەو تەبعاتەیە تماشای جامعەکەی جامعەیەکی بێ ڕەونەق بێ ئاسۆ جامعەیەکی فەقرکە زۆربەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەڕاستی نازانن کە ئیمڕۆ تا ئێوارەیان چۆن بژیوی خانەوادەکەیان چۆن نانی سفرەی ماڵەکەیان تەمین بکەن ئیتر ئەمە ئەوەمان پێ ئێژێکە بەداخەوە تەوەقعێکی زۆر خوارد لە ژیان هەیە تەوەقعێکی زۆر نزم لە بە ئیسلاح کەیفیەتی زندگی چه لەباری خواردنەوە چه لەباری لیباسپۆشینەوە ئیسەیتر سەفەر و نازانم سەیر و سیاحەت و سینەما و ئەوەی کە ئینسانی نیمە مدرن و نیمە متەوەقعی ئەم دەورە و زەمانە ئەبێ بیبێ ئیترەوانە بابنینە کنارەوە سرفی بژیوی ژیان سرفی تێربوون سرفی نانێک ئەبێ بێتە سەر سفرە بووەسە ڕنج و غەم و بە ئیسلاح مەلەکەی ذهنی جامعە و ئەمە ئەو فەخرەیە کە ئێمە ڕۆژانە لە نێو جامعەی ئێرانە ئەیبینین تحتی حاکمیەتی ڕژیمی جمهوری ئیسلامیە کە دەستی گردووە بەسەر خەروارهاوە ملیاردها دلار و یۆرو و دەبە هەزاران هەزار ملیارد تمەن پوڵی ئەو جامعە لە جامعەیەکا کە هەموو ئیمکانات و سەروەتێکی بەدەستەوەیە بەڵام ملیۆنها خەڵک ئابە و شێوە ئەژین کە ئێمە ڕۆژانە خۆمان ئەیبینین کە سێبەر و بە ئیسلاح سێبەری ڕەشی فەقرە بەسەر تەواوی ژیان و زندگی خەڵکە سوال بۆ تۆزەکان زمانی بوودا دەروەختمان زۆر نەماوە بە ئاخرین پرسیار مەکەم هەروەکو ئاگاداری جمهوری ئیسلامی ئەمە 40 چەند ساڵە ئەوە وەزێکە بەسەر و کۆمەڵگای هێناوە و غەیری نیروهای مسلح و چەکدارەکانی و جەماعەتێکە نانیان لە بەیسا لەم بوونی ئەم حاکمیەت و دەسەڵاتەدا و بە جۆرێک کلچیان وەسڵ بەم حاکمیەتەوە بەجیا لەمانە ملیۆنها خەڵکی ئەو کۆمەڵگا بە عناوینی مختلف و عناوینی جۆرە و جۆر لە شکڵای جۆرە و جۆرە نیشانیان داوە کە جمهوری ئیسلامیان ناوێەوە هەروەکو ئاگاداری ئاخرین انتخاباتی ریاست جمهوری برایمی ڕئیسیش بە کەمترین ئاراوە ڕێیەکەی هێنا ئەمە نیشانیدا کام خەڵکە جمهوری ئیسلامیان ناوێ و سازگاریت نییە لەگەڵ ئەو کۆمەلگایە بۆ مقابلە لەم وەزێتە ئەم هەموو قین و تووڕەیە خەڵک دەبێت چ بکەن کە وەکو دەریایەک ئەم هەموو ناڕزایەتی بکەوێتە سەر یەک و لەم فەقر و فەلاکەتە و دەسەڵاتی جمهوری ئیسلامی نەزیاتیان بێ ڕێگا چارە چی و دەبێت چ بکەن تاوجێک کە بێکاری ئەگەڕێتەوە بێکاری هەروەکن لە ئەوڕۆ باسم کرد لەوانەیە لە هەموو شوێن وجودی بێ بەڵام ئێمە باسی ئێرانەکە لە ئێرانیش وەک هەموو شوێنێتر بۆ بێکاری ئەکریەت و بارزە بکەیت و بازە شتێ بەدەست بێت وهانیە ئێمە ئەبێ دانیشین تا ئەو ڕۆژەوە ڕۆژێکە کە ئاوات و ئارزوەکانمان بە ئیسڵا بەدی دێت و ئەو حکوومەت و دەسەڵات و قدرەت و نزمەوە ئەمانەوێ بەدی بێ لەو دووە بێکاری بڕۆینە شەڕیەوە ئەمجارە بڕۆین بۆ دابینکردنی حقوق خۆخی خۆمان هەر ئەمڕۆ هەر تحتی جمهوری ئیسلامی هەرچەند لە ئێرانە باس هەمیشە لە ئەوە ئاگرێکە تا جمهوری ئیسلامی هەست زۆر شت حەل نابێ زۆر مەسەلە حەل نابێ بەڵام ئێمە نابێ وا بڕۆین بۆ قەزیەکە هەر وەکو مەسەلەی دفاعکردن لە حەقی نابەرابەری ژن و پیا وایە هەر دفاعکردن لە حەقی خوراوی ژنان وایە تا جمهوری ئیسلامی هەیە دروسە جمهوری ئیسلامی مانعی سەرەکی و ئەسڵیە بەڵام هەر لە ئەم جمهوری ئیسلامی ئەبێ وادارکەیەوە کە زۆرێ لەم حقوقۆخە بەدەست بێنی هەروەها حقوقۆخی بێکاری تا ئەم 42 ساڵێکی نیشانی داوە لە شوێنهایەکا بووە لە زەمانهایەکا بووە کە بێکاران و کرێکارانی شاغڵ و بێکار لە شوێنگەرێکە شاریان هێناوە زۆریان هێناوە متەشەکل بوون توانیانەکە بەشێک لە حقوقی خۆیان لە قوڕگی جمهوری ئیسلامی کێشنە دەرەوە تەنانەت لە شوێنهایەک هەرچەند زۆر کەم و ناچیست بەڵام هێشتا هەر توانیوانە چگرێک بە ناوی حەقی بێکاری وەمانە بگرن لە جمهوری ئیسلامی کەوایە هەرچەند سەرمایەداریە هەرچەند جمهوری ئیسلامی و خەڵک ئائیسە ملیۆنها خەڵک لە ئێرانە بە ئیسڵاح
عليه جمهوری ئیسلامی و بۆ لابردنی هاتنە سەمەیان و ئێرادەیان کردووە بڕیاریان داوە کە جمهوری ئیسلامی نەمێنێ بەڵام ناکرێت ئەم فەقر و فەراقەت و بێکاریەکە ئیسا هەست دای بنین بۆ ئەوە کات تا جمهوری ئیسلامی ئەڕۆخێ ئەم جارە ئێمە مەسەلەمان خالە ئەبێ هەر ئەمڕۆ هەر ئێستا بۆ ئەوە کە بتوانین هەر تیکەیەک کۆلە لە قوڕی جمهوری ئیسلامی دەبێرین و مەسلەی بێکارانی پێ مقدارێک بە ئیسلاح پێ بینە بەرەوە ئەبێ بۆ تێبکۆشین مەبەستم ئەوەیە کە هەر ئێستاش ئەکرێت بەعزە حقوقێک داوا بکەین لە جمهوری ئیسلامی و لێ بسێنین هەر ئەوەی کەدا ئێستا کراوە داوای بیمەی بێکاری داوای کار داوای ئەوەی کە ئێمە باسمان کردووە حەقی مەعیشەت لەناو جامعەی ئێرانەکە حەقی مەعیشەت حەقی هەر ئینسان و بنی ئادەمێکە کە لێنەوە جامعە خەریکە ژیان ئەکا و ئەمانە چگەرێکن کە لە سفرەوە دەستی پێ نەکراوەوە هەر ئێستاش لەنێو جامعە بەردەوامە و بە ئیسلاح خودی جمهوری ئیسلامیش ئەزانێت کە هێزێک بۆ ئەم داخوازە هاتووە سەمەیان ئەمە لایەکیە لایەتریشی ئەوەیە کە مەسلەی بێکار و شاغڵە بە تۆری واقعی لە ئێرانە حتا شاغڵەکانی ژنیوە بێکارن ئێوە تماشاکەن هەر هەمیشە هەموو ڕژیمێکی سەرمایهداریە خێڵی بێکاران تهدیدێکە بۆ شاغڵەکان لەبەر ئەوە خێڵی بێکاران هەن و ئەوە لە فەقرا ڕایەن ئەگرن کە بە شاغڵەکە بڵێن تماشای دەرەوە بکەن ئیتر قسە مەکە ئیتر باسی شرایەتی ئیمنی کار مەکە ئیتر باسی زیابوونی هەقدەست مەکە باسی بیمە مەکە باسی دەرمان مەکە باسی ئیسراحەت مەکە باسی پوڵی هاتووچوو هەقی ڕێگە مەکە ئەمانە مەکە هەر لە دەرەوە تۆچیدانە یعنی هەمیشە تهدیدێ بوون بۆ سەر شاغڵان جگە لەوە خودی شاغڵان ئێمە هەر لە ئەخبار و مبارزاتی کاریگەری و خەڵکی زەحمەتکێشایی ABC دەرەجەیەکی زۆریان قەرارداری و نیمە هیچ تەزمینێ بۆ ئەوە نییە کە بەیانیش بازم دەرنەکرێت کەوایە مبارزە بۆ دابینکردنی حەقی بێکاری مبارزە بۆ دابینکردنی حەقی ژیان و مەعیشەت شتێکە کە بەڕاستی سەنەری دووەمی خودی ئەو کەسانەیە کە ئەمڕۆژ پێیان ئەڵێن شاغڵ وانە هەر بۆ ئەو کەسانە بێ کە ئەمڕۆ بێکارن هەروەک من باسم کرد حتا دەرەجەیەکی زۆر لەوانەیە کە ئەمڕۆ شاغڵن هەن لەسەر لەبەی پەرتگای شاغڵی و بێکاریە ئەو قەراردادە سپیانە کە ئەیبینن ئەو شرکەتە قەراردادیانە کە دەوڵەت و کارفەرما هاوردوویە کردوویە بە نائەمنیەک لەسەر کاریگەران و خەڵکی زەحمەتکێشەوە بە ئێمە ئەوە ێژێکە سەنەری قایم و ئەسڵی دفاعکردن لە بیمەی بێکاری لە واقعا دفاع بۆ تەواوی تەبەقەی کاریگەر و خەڵکی زەحمەتکێش نەتەنیا بۆ بێکارەکان کەوایە جارێکی تر ئەبێ ئێمە ئەوە تەئکید بکەینەوە کە مبارزە بۆ دابینکردنی حەقی بێکاری مبارزە بۆ ئەوە کە مەعیشەتی خەڵکی کاریگەر و زەحمەتکێش و خانەوادەکانیان تەمین و تەزمین بکرێت تەنیا ئەمری ئەو کەسانە نییە کە ئەمڕۆ بێکارن بەڵکە ئەمری تەواوی کارگەرانە بە شاغڵ و بە بێکارەوە کە ئەبێ بڕۆنە پای شتێکی ئەوە زۆر سپاس ئەمانی گودازگەر وەختەکەی ئیجازەمان پێ نادا زیاتر گەیشتین تا ئاخری وەختەکەمان سپاس بۆ تۆ داکانت و بۆ بەشداری لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا زۆر مەمنون دەست ئێوەش خۆش بێت سپاس ماندوو نەبی بینەرانی عزیز و خۆشەویست هاتینە کۆتایی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر شوێن ساق و سەڵامەتیتان ئارەزوومانە شاد و سەرکەوتوو بن